فأصبح يقلب كفيه على ما أنفق فيها. دسيتش كوتوتا أملا ودسيتش كوتوتا أولا وبشيمان بوتو. فأصبح يقلب كفيه وكو هركسيتش تركي ترعى وبشيمان بوتو. والله تركاك أمليها والله برا لبياوتي كبت بخوا برا تجارة كم فوت سروت سامان فوت ئاوای بە کزۆڵی بە کڵۆڵی بە داماوی بیرتان دێتەوە دوێنە چەند لوت بەرز بوو ئێمەمانە مەرحەبامانە کرد ئاوڕی نادایە لە کەس بیرتان دێت چۆن فەخر و شانازیە کرد بەوەی کە وما أظن أن تبيد هذه أبدا بیرتان دێتەوە کە ئەشی ود ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا ئەوە لەوەش پەشیمان بۆتەوە ئەڵێ ئەلێرە پەشیمانە بێتەوە ئەڵێ خۆزگە شرکەکەشم نەکرد ليتني لم أشرك بربي أحدا خۆزگە هیچ کەسێکم نەکردایە بە شەریکی خوای پەروەردگار. چەند کەلیمێک وأحيط بثمره چەند عیبارەتەکە ئاسانە فەرمێ وأحيط بثمره لە کاتێک ئەو باسی باخەکەی کردو باسی جەنەتەینی کردو باسی بینهما زرعا باسی فجرنا خلالهما نهرا باسی حیوارەکانی کردووە چۆتە ناوی منزەری جوان دیمەنی جوان هەموو شتێک مای حەسانەوە وەسفێکی زۆر بەڵام لە فەوتانێ فەرمێ وأحيط بثمره چونکە خوای پەروەردگار ئەگەر ویستی بیفەوتێنە أن يقول له كن فيكون. آخر كن فيكون ڕیفراندۆمەکەتان نەبوو دەسێکتان کەوتەوە دەسێکتان کەوتەوە 16 ئۆکتۆبەرتان نەبوو وەختێکتان زانی ئەوەی سەرۆت و سامانی هەبوو فەخفەخەی لێدا بەسەر ئەهلی کەرکووکە بەسەر ئەهلی دووزە چۆن فسیدایە و بە پەلەپەل ڕای کرد بە محافظیەوە بە مدیری پۆلیسیەوە بە چەقۆ کێشەکان و بە سمەڵ بابڕەکانەوە بە حیمایە و سیارەی جامڕەشەوە کە خوان و لاف و گەزافیان لێدا بەسەر خەڵکی کەرکووکە بەسەر خوار کەرکووکە نەتان بینی چۆن هەموو بل شۆڕ سەر شۆڕ حیزەڵە هەموو ڕایان کردەوە بۆ پەناکانی خۆیان لەوێژ ئۆقرەیان نەئەگرت لەوێش ترسیان لێ هاتبوو نووری المالیکی بێ لەسەر قەڵای هەولێر ڕای یا حوسەینەکەی خۆی بچەسپێنێ بینیتانن لە ئان و سەعاتێکە بوو کە ئەمە هەر شتێکی بەشەریە بەڵام قەدەری خوای پەروەردگارە بەسەریێنان لوتی شکاندن چاوی حیزکردن لە بەرچاوی خەڵکی ئێوە ئافاتی دنیاش سەیرەکەن ئێ باشە ئەوانەی کەوا فەخر و شانازیان کردبوو ڤیلایان لە تەنیشت ڕووبارەکان دروست کردبوو ئێ بینیتان ئاوە کە چۆن لە باراناوێکە چۆن هەموو ئەوانەی ئەوانیشی ڕووخان مەزرعی فەوتاندن ماڵی فەوتاندن هەورە بروسکەیەک هەموو یەسووتێنێ وأحيط بثمره دوو کەلیمە وأحيط بثمره هەموو سەرۆت و سامانەکە فەوتە فأصبح يقلب كفيه على ما أنفق فيها پەشیمان بووە ئەی ئەو هەموو ڕەنجەم تیا سەرف کرد گورە من لە ئەڵمانیا شتم بۆ هێنا ئەدەواتی زراعی لە ئیتالیا ئەو بەردەمەڕمەڕانم هێنا و خانوانم پێ دروست کرد برا من لە پۆلۆنیا و فڵان شتم هێنا ئەم گایە و مانگیانم لە ئۆکرانیاوە هێنا بە تارە بۆیان نەقڵ کردم فأصبح يقلب كفيه على ما أنفق فيه ئەو هەموو ڕەنجەی کە تایەدای ئەو هەموو پارەی کە فەوتە خوای گەورە لە دەستانی وەرگرێتەوە ئینشاءڵڵا خوای گەورە ئەو هەموو تۆغیانەی کە کردوتان ئاوە بەسەرتان بێتەوە خوای گەورە زەلیلتان کە چاو شۆڕتان کە بەڵام پشتان خاتۆ ژێر پێی میلەتەکە خوای گەورە سەرۆت و سامانتان هەمووی بخاتۆ سەر بەیت المال ئەوەی بۆتان دەرەچێ بیدەن بە عیلاجی سەرەتانی خوێنتان هەموو مەزرعی دروستیان کردووە وەکو جۆرج بۆش هەمووی اقتیدایان بەو کردو هەرێکە ضایعی خۆی هەیە زراعەتی هەیە کەپری هەیە خانووی هەیە شوێنی خواردنەوەی هەیە شوێنی گۆشت برژانی هەیە ژووری زینا و فاحیشە هەیە تەلەڤیزیۆنی هەیە خەتی تایبەتی ڕاکێشاوە کارەبای تایبەتی هەیە هەمووی لەسەر حسابی بەیت المال و فەقیر و هەژار جمعانە ڕاتەوە بۆ ئەوێ ئەخواتەوە لەگەڵ ڕەفیقەکانی زینا و فاحیشە و خراپەکاری بەیانیش نائیبێکی هەیە لە دائیرەکەی ئیشەکانی بە جێبەجێەکە ئەمیش مەسئولە ئەم محافظە ئەم مدیری پۆلیسە ئەم مدیری ئاسایشە ئەم مدیری هەموو کارەکانە بەڵام لە ڕاستیشە مۆزەفینی تری خوار و ترێکە وهي خاوية على عروشها إن شاء الله يبينين أو خاوية على عروشها ونتيجة كيبكو أو نو قائدة عربتنا بينين وببشتيواني خواهي قوري بلام جار الزمن تان معه وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا بخواي أرزو أسمانا كان قسم أو موعد خواهي پروردگار حق وهردي ئاوا وەکو ئەم صاحبی جەنەتەینە دەستان ئاوادەن بەسەریەکە بەڕووڕەشی ڕاکەن بۆ ئەوروپا تەمەناکەن پارەکەی خۆتان بدەنەوە بە 100 فاک و فیچی ئەوروپی
قالوا أما إمزاك أم ورقيبة أو ناتو أن جار مديرنا هاتو أي ترواي أم رقمه اختلافي شي تياتا روحتان درهن انت يجلس ديتانا دنو أو نموني عرب كان لبيش إيوان نموني تركوان نموني صومالي واي صومالي كابرا أميري حرب والروشت بولا تايلاند درجي تعيش باركان ندايو باري قرص كرهاتو بو كينيا إيوش إن شاء الله واتان ليد وهي خاوية على عروشها ويقول يا ليتني لم أشرك بربي أحد خوزگە هیچ کەسێکم هیچ یەکێکم نەکردها بە شەریکی خوای گەورە شەریکی چی خۆ تۆ نەدوت بوو لەگەڵ خوای خالقە خالقێکی تر هەیە نا هیچ شارەتێ بەمە نەدرا خۆ تۆ نەدوت بوو سوجدە بۆ یەکێکی بۆ بتێکیشە بم لەگەڵ خوای خالقە نا بەڵام تۆ قوانینەکانی کە دەرت کردبوو قانونی دژە تیرۆر و مسادرەی ماڵی خەڵکی و قانونی زراعة وقانوني أنواع وأشكال قانون دقازانجي خود قانوني نوتك ودزيني سروت وسامان وقانوني ضريبة لسر فقيري خلقك اللي سني ولمو تشبت زيتو هم يهرب الرابو جرفاني او خاتونا كانتان كأرون شوبينغ كان لبريطانيا بتاري تعيبتي خوتا او خواي پرودگار لتان ورقلتو بإذن خواي قورا بچاوي خوماني بيني بإذن خواي قورا ويشفي صدور قوم مؤمنين خواهي قرأ فرمي ولم تكن له فئة ينصرونه من دون الله وما كان منتصرا هيج قوم وهيج كسيشي نبوئتو ندود أنا أعز منك نفرا ندود أنا أكثر منك قوة با همويت أنهبو أم همو أجهزة دابلوسيني وكو هي حزبي بعض جيش هبو جيش الشعبي هبو طلائع هبو مخابرات هبو أمن هبو مباحث جنائي هبو نازامتشي همو هبو جگەلەوە حیزب هەمووی شۆڕژگەڕانە هەمووی چەکدار بوون ئێوە شەروەهان دژە تیرۆرتانەیە پاراستنتانێ زانیاریتانێ ئەمنی نیشتیمانیتانەیە ئەمنی قەومیتان هەیە ئەم هەموو پۆلیسی نهێنیشتان هەیە پۆلیسی تریشتان هەیە هەمووشی بە تەزکیە حیزب تەعینە بێ لە زۆنی زەرد لە زۆنی سیلاوی سەوز ئەگەنە ئەم نەتیجەیە بە ئیزن و ڕەزای خوای گەورە قەزافی جێشی شێ بوو مخابراتی شێ بوو مؤتەمەری شعبیەکانی شێ بوو کە چەکدار بوون ئەنجا لە داما و فەقیری ئەفریقا هێنابووی جێشێکی تریشی دروست کرد و دوای لە بن پردەکەیە بینیتان چۆن کەوت بە ئیزن و ڕزای خوای پەروەردگار ئاواتان بینینەوە لە لاپردی قەڵاچوالان بێ یا هی کۆڕێ بێتان بینینەوە لە ڕاکردنا بکەونە ژێر دەست و پێی خەڵکی ئەمەی دەسەڵاتی هەبوو کوڕەکانی براکانی برازاکانی ئامۆزاکانی عەشرەتەکەی حیزبەکەی دەستگای تیرۆر دەستگاکانی تر هەمووی لە خزمەتیا بوون ئەمە تا کەوتوێ سەوە لەم تەکن لەه فئە ينصرونه كمالك بدوروا نماوى صريخا وما كان منتصرا سركوتوش نبو جير كوتو بن كوتو زليل حقير تشاو شور لا ترسا تشاو جير خوايا تشكا شقي كيتي هلتا اها كوري قذافي تان بينك اوا هر شي كرد دواي كوت بردسيان بنجان بري دواي اوا بنجكاني بستبو اوش بسر ايوه دي باذن الرزاي خوي بسر كركاني شتانا